جیاوازی هەڵبژاردننی ئەم جارە لەگەڵ هەڵبژاردنەکانی تردا چییە؟ ئایا بۆچی گرنگە هاوڵاتیان بەشداری لە هەڵبژاردننی ئەم جارەدا بکەن؟ ئەگەر چی لە خۆر هەڵاتی ناوەڕاستدا هەڵبژاردن دەیان سەرنج و پرسیاری لەسرە، بەڵام دوجار گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، چونکە تەنها پەیوەندی بەناو خۆی وڵاتێکەوە نییە و جیهانی دەرەوەش چاودێری وردی پرۆسەی سیاسی و حکومڕانی وڵاتانی دیکە دەکات و لە هەر بارودۆخێکدا قسەی کۆتایی خۆیان دەبێت. کاتێک باس لە هەڵبژاردن دەکرێت لە هەموو جیهاندا بۆ ئەوەیە خەڵک نوێنەری خۆی بۆ چەند ساڵێک دیاری بکات تاوەکو لە ماوەی ئەو چەند ساڵەدا خزمەت بکرێت. سەرەڕای ئەمەش ئاماژەیە بۆ گرنگی تاک لەم دەوڵەتەدا تا سەنگ و پێگەی خۆی هەیە لا بڕیاردان لە چارەنووسی ژیانی خۆی و گەلەکەی کە بیەوێت بە کام ئاراستەیدا ببات. هەرێمی کوردستانیش بە دەرنیە لە وڵاتانەی هەڵبژاردننی تێدا ئەنجام دەدرێت، بە تایبەتی هەڵبژاردننی ئەم جارە کە بڕیارە لە دەی شەشی ئەم ساڵدا ئەنجام بدرێت. ئەم هەڵبژاردنەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو کاریگەری لەسەر هاوسەنگی هێز دەبێت، چونکە هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی باڵای عێراقەوە چاودێری دەکرێت، هەروەها هێزەکانی دەسەڵات بەهۆی چەوتی حکومڕانیەوە پاڵپشتی وڵاتانی دراوسیان لەدەستداوە. ئەمە جگەلەوەی هاوڵاتیانی بەشمەی نەتی هەرێمیش لە سایەی ئەم دەسەڵاتەدا ڕۆژ لەدوای ڕۆژ بارودۆخی ژیانیان ڕوو لە خراپی و هەژاری دەکات. لە ئێستاشدا چەندین کەسی ناڕازی و خەمخۆر و ڕابرد و پاکی ئەم هەرێمە بەشدارێکی کارای هەڵبژاردن دەبن و لیستی خۆیان دەبێت لە هەڵبژاردندا. بەڕای چاودێرانیش بەشداریکردنی هەڵبژاردننی ئەم جارە کۆڵەیەکی فیعلیە لە دەسەڵات کە بەهۆیەوە دەنگی شەقام دەتوانێت سەرکەوتوو براوە بێت. هەر بۆیە دەسەڵات ترسێکی زۆری لە بەشداریکردنی هاوڵاتیان هەیە لەم هەڵبژاردنەدا.